بەڵێ وەک لە سەرتاش ئاماژەم پێکرد لە تەوەری یەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستان باز لە پاراستنی دەنگەژەکانەکەین چۆن بتوانین دەنگەژەکانمان بپارێزین و دووچاری نەخۆشی نەبێ وەگەر دووچاری نەخۆشی بوو چۆن چارەسەری بکەین بۆ مەبەستە دکتۆریات گەرشەوقی پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ و بیستنمان کردووە دکتۆر زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمان زۆر سپاسانەکەم زۆر سپاس بانیتان باش زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنە قەناتەکەتان زۆر سپاس دکتۆر پێمان خۆشە سەرەتا وەکو پێناسەیەک بزانین دەنگەژەکان چییە؟ بڵێ خۆیان دەنگەژەکان بەناوی خۆیەوە یعنی زانراوە بڵین ئالەتێکی چییە بۆ قسەکردنە یعنی ئەو دەنگەژەکان لە قڕقڕاگەیە دەست پێ ئەکات و بەچی کۆتاییە بە بۆری هەوا کۆتاییە ئێمە کە قسە ئەەکەین دەنگەژەکانمان دائەخرێک کە هەناسە ئەین و کە هین ناکەین ئەکرێتەوانێت ئەو دەنگە ئێمە کە قساکەین چۆن پیا ئەبێ ئەو دەنگەژیانە دائەخرێن ئەو وەختە قسەکە دروست دەبێت کە هەناسە ئەیت و ناکەی دەنگەژەکان کراوە ئەبن ئەمە پێناسەیەکی دوو ئینی ماسوولکەیەکی زۆر بڵین بە قووەتە کە جسمی ئینسان قووەتی ئینسان لەسەر ئەوە بەنگە تۆ ئێستا مەسەلەن شتێکی بەڵین 20 کیلۆ 30 کیلۆیەک بەرزکەیتەوە یا مەسەلەن تۆ پاڵێ بە شتێکەوە بە سارەیەکەوە ئەنیۆمانە ئەگەر ئەو دەنگەژانە دا نەخرێت تۆ ناتوانانی ئەو شتە بکەی زەختت لەسەر ئەوەیە ئەوە دەنگەژیەکانە جا تەمان دەنگەجیانە دووچاری نەخۆشیش ئەبن زۆر باشە باس هەندێک کات دەنگەژەیەکان تێک دەچن دیارتینەوە هۆکارانە چییە کە دەبێتە هۆی تێکچوونی دەنگەژەیەکان بڵێ خۆی ئێمە هۆکاری تێکچوونی دەنگەژیەکان ئێمە تەمان دەنگ بەکارهێنین و هیچ کەسێکیش لە ئێمە ناتوانێت ئەو شتە یعنی مەناکە بڵێ وەڵام من با قسە نەکەم بۆ ئەوەی دەنگەژیەکانم پارێزراو بە یاچی بێ هۆکاریکی سەرەکی ئەوەیە سەرما مەسەن سەرمای زۆر وەکو مەسەن چۆن وەختی تووشی هەڵامەت و ئەنفلۆنزە و سەرمایەکی بەخۆ دەبی ئەوە کارەکاتە سەردەنگ دوو لەگەڵ قسەکردنی بەغەڵەت یعنی یەکێکە قسە بکات یا هاوار بکات یا زۆر بەردەوام بێت و بە غەڵەت دەنگەکەی بەکار بێنێ ئەوە ئەبێتە هۆی تێکچوونی ئێمە ساڵی فلان کەس دەنگی نووساوە ئێمە ئەوە بەهینی خۆمان ئەوەیە ئەو دوو هۆکارەیە کە کارەکات بەکارهێنانی دەنگ لە کاتی ناپێویستە ئێمە دکتۆر من ئێمە بەهۆی پیشەکەمانەوە زۆر قساکەین جەنابتان دکتۆرن لەگەڵ خەڵکە یەکترێ بین زۆر قساکەن و گفتوگۆکەن و خەڵکی تر لە پیشەی ترە بۆ نمونە مامۆستایە لە قوتابخانە بەردەوام ڕۆژەکە کامل ینی لە بەیانیەوە تاوەکو نیۆڕۆ قساکات ئەمانە چ کاریگەرێکیان لەسەر دەنگەژەکان هەیە و چۆن وا بکەین لەگەڵ ئەم پیشانە خۆمان ینی دەنگەژەکانمان ڕابێنین لەوەی کە تووشی جۆرێک لە نەخۆشی نەبێ یان زیانی پێنەگەن بڵێ ئەوکو پێم وتی ئێمە هەر ناتوانین مەسەن سەرماوشت مەناکەین شکاریەت و تووشمانە بێ ناشتوانین من ئێوە بکەین کە بڵین قسەمەکە وەکو خۆت فەرمووت مەسەن بێژەر دکتۆر محامی مامۆستای جامیعە یعنی مۆزەفێ یعنی مەعەدەل قسە ئەکەن دەنگیان بەکارهێنن ئەگەر بە غەڵەت بەکاری بێنن تێگەچێ خۆی یەکەم شت گۆرانی بێژ مەسەلە خاستن بۆ گۆرانی بێژەوە کێشش دروست دەکات چونکە تەئسیر کات هەستە دەنگی لەوانێتەوە ئەو لەسەر ئەو کەسە لەسەر دەنگی شهرەت پیا ئەکا ئەوە پیاکە ئەوە زۆر یعنی دەمان ئەوان خاستن گۆرانی بێژ دامن پێویستیان باوەیە کە ئەبێ ئاگیان لە سەوتیان بێت خۆی یەکەم شت بۆ پاراستن چی بکەی ئەو کەسی کە مەسەلەن زۆر قسە ئەکا مەسەن بڵین ئێستا ئێمە زۆر لەگەڵ نەخۆش قساکەن ئێوە لەسەر تەلەڤیزیۆن محامی زۆر قسە ئەکا مامۆستا زۆر قسە ئەکا فلان کەس فیسار کەس قورت پاکردنەوە نەکا ئێمە زوو قورت پا ئەەکەینەوە زۆر بە قایمی یعنی چی ئەەکەین زەختەکەی لە ژێکانی دەنگمان مەسەن چۆن ئێستا من کاڵم هەموو دەقێوا ئەەکەم ئەوە کارەکاتە سەر ئەو دەنگەژیانە چکە ئەو دەنگەژیانە خۆی دوو هینی وای تایە بڵین زۆر لووس و سافە کە تۆ ئەو قورگە پا ئەەکەیتەوانێ ئەو هینە برینار ئەبێ وەکو بڵین ڕووشێ کە ڕووشە کە داخرا بە تەواوەتی داناکرێت ئەو وەختە دەنگەکە تێگەچێ ئەوەی یەکێکە لەوانەیە کە تۆ پارێز بکەیت یعنی مەسەن تۆ پێشەوەی کە ئەچی محاضرەیەک بیت پێشەوەی کە یەکتە سەر تەلەڤیزۆن دەست پێ ئەەکەی یا قسە ئەەکەی ئەمانە ئەو قورگ پاکردنەوەی زوو نەکەیت ئەوە یەکێکە لەوە دوو تۆ بتانی کە لەو کەسانەبی کە زۆر قسە ئەەکەی بەلایانی کەم و ڕۆژی هەشت بوتڵ ئاو بخۆیتەوە هەشت بەرداخ ئاو ئەبێ
بخۆیتەوە نەک ئاوی سارد. ئاوی سارد تەشەنووش دروست دەکا خۆمان نەزانین مشکلەمان بۆ دروستەکە زیاتر بێ ئاویش لە تێن بخۆیتەوانی ئەمانە. دووربی لەو شتانەی کە تووشی وشک بوونەوەت ئەکا ئەلکوهول کافاین مەسەن تۆ کە قاوە ئەخۆی ئەڵێ قاوەیە بخۆ با دەنگە باش بێ قاوەیە کافاینی تیانە بێ ئەوانە نەکەیت بۆ ئەوەی قورگە وشکە بێتەوە ئەوە تۆ کە قورگە وشک بۆ مەجبوری چی بکەیت زەخت زیاتر بکەیت کە زەختێک کرد تۆ بەغەڵەت دروست دەبێت چکە ئەو دەنگە ژێیانە زەبزەبەی تایبەتی خۆی هەیە مەسەن بۆ دەنگی من وەکو دەنگی تۆ نییە بۆ دەنگی تۆ دەنگی فلان کەس نییە وەنیە چکە هەر یەکە زەبزەبەی خۆی هەیە نیوەشی مەسەن یەک لە سەرسی کڕکراگەیە یەک لە سەرسەی عەزەڵەیە یعنی نەرمایی بڵین نەرماییە تێگەی ئینجاوە هەمووی حسابی خۆی هەیە فریکوینسی خۆی هەیە کە تۆ قسە ئەەکەی یعنی ئێستا مەسەن من بۆ دەنگم بەرزەکەمەوە بە قایمی قیژەیەکەکەم هیچ کێشەی دروست نابێ بۆم بەس تۆ یەک کەڕە دەنگ بەرزکەیتەوە بە قایمی دەنگە گۆڕاوە لەبەرەوە بێت تۆ ئاگای لە سەوتە بێ ئەوە یەکێکە لەوانە دوو سێ هەمینیشت ئەو خواردانەی کە زۆر عەزیەتی قورگەیە لە کاتی ئەوەی کە تۆ بتەوێ ئێڵقای شتێ بکەی مەسەن بچی خوتبەیە بێ شتێ بێ ئەمانە مەسەن ئەو بابەتی وەکو شیرەمەنیەکان پەنیر ماست تۆ خۆش شعور بکە کە پەنیر ئەخۆی یا کە ماست ئەخۆی یا ئەخۆی دەمە وشکە بێ ئێستا مەسەن تۆ بڕین منەم بەیانێکە هاتووم ئەگەر ماست بخۆم یا پەنیرێ یا ئەو شتانە بخۆم کە یەم حەزەکەم زوو ئەوە بخۆموانێک کە قسە ئەەکەم کارە کاتە سەر دەنگ زۆر باشە دکتۆر ئەماژە بە هەنێک تێکچوونی دەنگدا هەنێک بە هۆی خواردنەوە هەنێک بە بۆنەی هاوارکردنەوە هەندێکیش بە بۆنەی زۆر قسەکردنەوە ئایا ئەم تێکچوونانە لە دەنگەژیەکاندا جیاوازی هەیە لە جۆرێکەوە بۆ جۆرێکی کە بەڵێ هەندێک کەس هەیە مەسەن هەندێک کەس هەیە کە دەنگیان تێگەچێ یا بەغەڵەت قسە ئەەکەن یا بۆی سەرماوە ئەمانە کە مزمین ئەبێ مەسەن جگەرە کێشان باسی وەشمان نەکرد مەوادی مەسەن کیمیاوی بەقووەت یەکێ لەوانە مەسەن جگەرە کێشان تۆ وردە و دەکە جگەرە ئەکێشی ئەو خەلانی ژێکانی دەنگ وردە و دەیتە ئەستورە بن و گەورە ئەبن و تێگ ئەچن و ئەمانە دەنگە تێگەچێ ئەو کەسانی کە لەو شوێنانە ئەژین لەو مەعمەلانی کە موادی کیمیاوی هەڵەمژن مەسەن موادی کیمیاویان بەسەرایە ئەوانە دائیمەن تووشی کێشە ئەبن ئەمانە وەکو باسێک چۆن ئەڵی تێک لە شوەیەکەوە ئەندێک هەیە دەنگی ئەنووسێت بۆ ماوەیەکە هەندێک هەیە بە مروری زەمن کە زۆر زۆر بەکارهێنانی سەوتی خراپ و یا لەو شوێنانی کە زۆر کاریگەری هەیە لەسەر دەنگەژێکانیانە چی دروست ئەبێ گۆشتی زیاد دروست ئەبێ لێیان ئەو گۆشتە زیانە دوو نەوعی هەیە یەکێکیان مەسەن لە لایەکا دروست ئەبێ پێوتێ وەکو پۆلیپی پێڵێن یەکێکیان وەکو عقدەی بچووکی پێڵێن کە ئەوانە زۆر لە کێیە دروست ئەبن لە گۆرانی بێژا دروست ئەبن چکە گۆرانی بێژ بەدائیمی ئەبێ تەدریبی سەوت بکە ئێستا مەسەن من قسە ئەەکەم ڕاستە وەکو ئەتیاری قسە ئەەکەم تۆ کە بێژەری وەکو ئەتیاری قسە ئەەکەی زەختێک هەیە مەسەن کە تۆ بەرامبەر تەلەڤیزۆن زەختێ لە خۆتا دروست ئەبێ ئەو زەختە کارەکاتە سەر سەوتەکەت ئەمانە بەس گۆرانی بێژ لە ئانی هینایە لە ئانی لە تەدریبایە مەسەن طبقەی نزم گۆرانی ئەڵێ طبقەی بەرز نزمی ئەکات و ئەمانە ئەوە چی دروست ئەبێ عقدەیەک دروست ئەبێ پێوتێ عقدەی گۆرانی بێژی پێوتێ بە ئینگلیزی بڵێن سینگەر نۆدیولی پێوترێ چونکە ئەوە دوو عقد دروست ئەبێ بەهۆی بەکارهێنانی ئەو دەنگەوە ئەو وەختە تۆ بەسەن پێی ئەزانە گۆرانی بێژەکەکە یەت ئەڵێ وەڵام من دەنگم تێک چۆکە گۆرانی ئەڵم فلان طبقە بۆم دانە ناتوانم بێڵێن هەتا تۆ مەسەن کە بێژەری لەسەر تەلەڤیزیۆنیا ئێمە ئەمانە ئەڵێ بەخوا من کە قسە ئەەکەم لەوە ئەچێت تێک چوو بێ ئەمانە کە پێ وردەوەدا ئەو عقدانە گەورە ئەبێ ئەو وەختە وای لێتە تۆ دەنگێ بە تەواوەتی بڵین ئەنووسەیە کارت دکتۆر شەلەلی دەنگەژەکان هەیە زۆر جار ینی بۆ منە خەڵکێکەیە کە قسە ئەکات ئەلەرزێ جۆرێک لەوەی کە ئەڵێ خۆمان ئەڵێن دەمی تەتەڵە ئەکا ئەمە هۆکاری چییە و شەلەلی دەنگەژەکان شەلەلی دەنگێژەکان بڵێ ئەوە زۆر زۆر بڵاوە بڵێ شەلەلی دەنگەژەکان چەند هۆکارێک هەیە کە کاری تێەکە ئایا هەردووکی بێ ئایا لایەکی بێ
هەردوو ماسوولکەکە بەڵێ هەردوو ماسوولکەکە یا لایەکی توش بێ هەندێک جار هەیە بێسەبەبە لە پڕ مەسەنیە بۆلات نەخۆشەکە دەنگی تێک چووە مەسەن ئەڵە دەنگم تێک چوو ئەمانە کە فەحسی بۆ کەی توهینی بۆکەین تەماشاکەین یەکی مەسەن لایەشی وەستاوە کە بۆ کە قسە ئەکا لایەکی ئەجوڵێت لایەکی ئاوەستاوە لایەکی ئارەجوڵێت لە بەرەو سەوتەکە بە نەوعێکی کە یەت پێهاگەکە ئەمە بێمە پێڵین بێسەبەب بەڵام زیاتر سەبەبەکەی لەوانەیە ڤایرۆز بێ مەسەن تۆ سوتفە ڤایرۆسێک چۆن مەسەن ڤایرۆز لە لوت ئەیە لە چاو ئەیە لە ژۆ ئەیە لە عەسەبی حەوتەم ئەیە ئەمانە لەو عەسەبەش هەیە چکە ئەوژێکێکە لەو عەسەبانەی کە هینانە بەکارێنێ سوتفە وەستاوە و شەلەلی تێ ئەمانە هەندێک جار هەیە هەردووکی تووشە ئەبێ لەوانەیە مەسەن بەهۆی چەند سەبەبێکی کەوە بێت تۆ نەیزانی مەسەن هەندێک جار بەعزە وەرەمێک هەیە لە ناو ملایە لە سنگاپەیە ئەبێت و ئەمانە زەختەکە لەسەر دەمارەکە تووشی شەلەلەکە ئەکامانە هەندێک هەیە دوای عملیات یعنی هەیە زۆربەی ئەوانەیە مەسەن کە عملیاتی غودە ئەکەن ئەو دەماری کە تەزویدی ئەو ژیانە ئەکات بەناو غودەکە ئەڕوە لە کاتێکا کە جەراحەکە عملیاتەکە ئەکا سوتفە ئەکا بەردەمارەکە ئەکەوێت جاری وا هەیە بە کەمی بەری ئەکەوێت جاوایە بە زۆری بەری ئەکەوێت کە هەیە جاریوە بە کەمی بەریەکەوێ فترەیەک ئەو هینەی دروستەکە و دۆ دە باشە بێ هەیە جاریوە هەیە بە هەمووی بەری ئەکەوێت کە دەمارەکە قەتەح بووتر ئەو دەنگە ژیانە تر ئەوەستن ناجوڵێنەوە جاگەر هەر دووکی بەری بکەوێت ئەوە تۆزێ ناخۆشە بێ چکە ئەو نەخۆشە دایمەن دووچاری هەناسەتنگوی ئەبێ زاختەکە ئەبێ قسە بکە اینجا کە خواردن ئەخوا ئەپەڕێتە بۆری هەوای چونکە ئەو کۆنتترۆلی ناکات دایخاتەوانی و نێڵێ ئەمە من کە خواردن ناخۆم ئەو زمانی ئینەکەم چکۆلەکەم ئەچێت ئەو ژیانە ئەگرێت بۆری هەوا ئەگرێ تا خواردنەکە ئەڕە بەس ئەو کە کرابێتەوە هینەکەی شتێک نییە بیگرێت کراوەتەوە کە تۆ خواردن ئەخۆی پارچەی لە خواردنەکە ئەپەرێتە بۆری هەواتە واو لێ ئەخینچێ و هەندێک جاروایەتەوە بێ مەسەن خێرابی گەیتە خەستەخانە زۆرتاکە دکتۆر لە قسەکانتە ئاماژە بە پشکنین دەنگەرژەیەکاندا پشکنین دەنگەرژەیەکان چۆن ئەنجام دەدرێت بە چ ڕێگایەک بەڵێ پشکنینی جارانی کۆن پێشەوەی مەسەن کە بڵین ئەم تەکنەلۆجیا و ناوزۆر و شت پیا بێت ئێمە پشکنیمان بۆ کرد بەهۆی مەسەن چۆن یەتە لامان دەمی ئەەکەینەوانێ و هینێکمان هەبوو ئاوێنەیەکمان هەبوو زمانیمان نەگرت و ئاەکەمان کردن ناو قوڕیەوە لەو ئێستا شەر تەقریبەن بەکاری ئەهێنین چکە شتێکی باشە تۆ جاروایە نازۆرە لانیە یا شتێکی لانی ئەمانە ئەوەمان ئەبینی بەڵام ئێستا تەمان نازۆر پیا بووە یعنی باوەڕ ناکەم تقریبان هەموو دکتۆرێکی بەشی قورگولود هەیەی و لە خەستەخانەکانە هەیە و هەموو شتێک هەیە ئەو نازۆرە ئەکرێت بە ئاسانی یعنی تۆ ئەتوانی ژێگانی دەنگ ببینی و چیەتی و چ مشکلەیەکی هەیە بە ئاسانی یعنی تەشخیصی بکەیت باشە دکتۆر ینی ئەو هەندێک جۆری ڕۆکەیە ڕازیانە ڕۆزماری ئەمانە چ کاریگەرییان لەسەر دەنگەژەکان هەیە خۆی تەمان ئەوە زیاتر لە دکتۆری بڵین ئەوانەی کە ئاشاب و گیا و ئەمانە زیاتر ئەزان و ئەمانە خۆی تەمان گژوجیا و دەرمان و ئەم شتانەی بڵێن هینی شعبیمان پێڵێن گژوجیا پێڵێن هەیە بۆ دەنگەژەکان باشە مەسێنسە بڵین دارچین بکوڵێنی چاکەی کای خۆی تەوانێ و بچی قسە بکەیت و ئەمانە قورگە ساوەکە مەسەر ئەو شتانە باشن بەعزای خواردنێکەیە یا بەعزە شتێکی ئەوانە لەوانێت زیاتر هین باشتر ئەیزانێ ئەوانی کە پسپۆرن لە گژوجیا و ئەو شتانەیە باش ئەی بۆ شێرپەنجەی دەنگەژیەکان هیچ حاڵەتێک هەیە ینی دەنگەژیەکان تووشی شێرپەنجە بوو بێ بەڵێ شێرپەنجەی دەنگەژیەکان تەبعاان زۆر باوە زۆر بڵاویشە لە پیاوە تقریبن ئەتوانم وەکو بزانم دوو هەم یا سێ هەم هینە لە هی شێرپەنجەکە تووشی پیا و ببێ بە تایبەتی چونکە بۆ جگەرەکێشان سەبەبێکی سەرەکیە بۆ توشبوون بە شێرپەنجەی کە تۆ پێشی نازانی و ئەگەر زووش تەشخیص بکرێ چاکە بێتەوانە تەسیرە کاتە سەر ژێکانی دەنگ و هینە یعنی شتێکی خراپە دەنگ لە دەستەیە یان چارەسەری چییە حاڵەتە خۆی تەمان تۆ بەپی وەسعەکەی مەسەن تۆ بەڵین بەپی نەخۆشەکەی تۆ گەر مەسەلەن
دەنگەژیەکان سەیری ئەەکە گەر هیچ شتێک دروست نەبوو بێتایە چەند ئرشاداتێکی ئەیتێ مەسەڵی ئەمە مەکە ئەمە مەکە ئەمە مەکە مەسەم بڵین بۆ ماوەیە دەنگ بەکارمەیەنە زۆر دەنگ زۆر بەرز مەکەرەوە و چرپەش مەکە ئێستا مەسەن ئێمە زۆر کەسمان هەیە ئەلەوە تێنەگەیشتووە کە دەنگی خراپ ئەبێ ئەڵێ بە سووکەی قسە بکە با دەنگ هین نەبێ ها کە ئەوە شتێکی غەڕەتە تۆ کە چرپە قسە ناکەی خراپترە بی چونکە تۆ عەزەڵەکانی لاو قورگە بەکارێنی زەختەکەی لە دەنگەژیەکان بۆی زەختی لێ بکە لەبەرەوە تۆ کە دەنگت تێگەچێ یا ئەبێ ماوەیە قسە نەکەی ڕێستێکی بەباشی پێبەی یا کە قساکەی یەک تۆن قسە بکەیت یەک تۆن قسە بکەیت و زۆریش نا لەسەر یەک مەسەن هەیە ئەوانەی کە ئەو عقدەی بچووکەکانیان هەیە تۆ ئەتوانی بە عیلاج و بە پاراستن چاکی کەیتەوە مەسەن تۆ ئەوانەی کەوان عادەتەن ئەتوانم بڵێن تۆ 6 مانگ ئەتوانی بۆستی بۆی چابێتەوە نەک تۆ بێتە لات و کە بیبینیت یەکسەر بڵێ وەرەدەی با عملیاتی کەم ئەوە جایە تۆ مەسەن ئەگەر شەکت هەبوو کە ئەمە نەخۆشیەکە مەسەن خراپە یاچیتە ئەبێ زوو مەسەن عملیاتی بۆ بکەیت بۆی بینێری بۆ زەرە بۆی بزانی چییە بەس تۆ بەعزێک هەیە مەسەن خۆی کەیت یارە وازەحە یەک فەحسی بۆکەیت و ئەی بینیت و ئەزانی کە ئەمە مەسەن ترسی نییە شەکی مەسەن شێرپەنجەی لێ ناکەی یا ناکەی چیەکەی ئرشاداتی ئەیتێ نەختە عیلاجی ئەیتێ و ئرشاداتی ئەیتێ ئەڵێ مەسەن 2 مانگی کەم بۆرەوە بۆلام بۆی فاسەکەیت و ئینجاڵی 3 مانگ تا 6 مانگ ئەگەر ئەو هینە نەڕۆی ئەو مەسەن ئەو پارچە گۆشتە نەڕۆی ئەو وەختە ضرورە مەسەن تۆ پارچە گۆشتەکە لا ببرێت و ئیتریا دوای ئەوە ئینجا متابعی زۆر باشە نەخۆشیە باوەکانی وکو پەتاکان ڤایرۆسی کۆڕۆنا چ کاریگەرێکی لەسەر دەنگەژەکان هەیە کەیسێکە بوو من ئاگادارم دکتۆر ڕێر لە شاری سلێمانی هەتا کتێبێکیشی لەسەرەوە نووسی کە دوای کۆڕۆنا چۆن دەنگی گۆڕا و دەنگی کەوتووە ینی نەخۆشیە گوازراوەکان نەخۆشیە باوەکانی وکو پەتا و کۆڕۆناوەمانە چ کاریگەرێکە لەسەر دەنگەژەکانەیە چۆن لە کاتی ئەو نەخۆشیانەیە دەنگەژەکانمان بپارێزی بەڵێ خۆی وەکو ئاماژەم پێکرد لە پێشە مەسەن سەرما و ئەنفلۆنزا یعنی ڤایرۆس کاریگەری سەرەکی لەسەر دەنگەژەکان هەیە چکە لەگەڵ تا ئەژی باشە اینجا کۆرۆنا بەڕاستی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا زۆر کاریگەری کردە سەر دەنگەژەکان یعنی زۆر کاریگەری کردو هەتا ئێستش ئەمانەی کە زۆر کەس کە تووشی بوون دوای کۆرۆنا تووشی بوون بە تایبەتی ئەو کەسانەی کە خۆیان لە وەڵەوە حساسیەتیان هەیە مەسەن هەیە مەسەن من حساسیەتی بڵین قورقوراگەم هەیە دایمەن قورقوراگەم ئەخورێ مەسەن ئەکزێتەوە ناتوانم خواردنێکی مەسەن ترشیە تونیە تیژیە بخۆم ناتوانم نەختێت چەرەس بخۆم ئەمانە ئێستا قورگم یەتە خۆی و ئەمانەوانە ئەو کەسانە کە تووشی کۆرۆنا بوون و ئەو شتانەیان هەیە کاریگەرەکەیان زۆر زیاتر بوو چکە ڤایرۆسە ئەو تۆکاڵم سەرماد ئەبێت و دەنگت تێگەچێت تۆ تووشی ڤایرۆسەکە بووی ینی وەکو هەڵامەت یا ئەنفلۆنزاوانە ڤایرۆسن لەبەرەوە کاریگەرێکی سەرەکی هەیە لەسەر بە تایبەتی کۆرۆنا زۆر کاریگەری کرد لەسەر دەنگەژەکان زۆر جار کەسێکەر خۆی بە سروش دەنگی بەرزە بە بەرز قساکە ینی ئاسایی خۆی بە دەنگی بەرز قساکە کاریگەری چیە بێت لە داهاتوودا بۆ سەر دەنگەژەی ئەو کەسە خۆی ئەوەی کە لە ئەساسا دەنگی بەرزارە وەکو خۆی ئەتیادیە زەمەسە من دەنگم چۆنە تۆ دەنگت چۆنە ئەگەر بە غەڵەتی بەکاری نێنین ئەتیادیە بەس نەکو پێم وتی یعنی ژێکانی دەنگ چۆن مەسەلەن فلان گۆرانی بێژ بۆچی من ناتوانم گۆرانی بڵێم دەنگم خۆش نیوە نیە بۆ فلان کەس گۆرانی بێژە دەنگی زۆر خۆشە ئەوکو پێم وتی ئەو ژیانە هەمووی فریکوێنسی و هینی تایبەتی خۆی هەیە و عەزەڵەکان و ئەمانە خۆی تایبەتی خۆی هەیە ئەشتوانی خۆ دەنگی خۆ بگۆڕیت ئەمانە لەبەرەوە بۆی ئەوەی کە دەنگی سووکەیە ئەوەی کە دەنگی بەرزە لە ئەساسا خۆی کەوابێت کاریگەری لەسەر ناکە ئیلا ئەگەر بە غەڵەت بەکاری بێنێ مەسەلەن بڵین من گۆرانی بێژم طەبەقەی من بڵین نزمیتیایە حەزم لە گۆرانی بێژێکی کەیە معجبم پێی ئەمەیەکو ئەو گۆرانی بڵم باشە ئەچم تەقلیدی ئەەکەم کە تەقلیدی ئەەکەیت دەنگی خۆ لە دەزەی چکە تۆ ناتوانم من ناتوان ببم بە تۆ دانیشم گۆرانی تۆ بڵێمەوە بتوانم ئەو طەبەقەی کە تۆ دروستی ئەەکەی من دروستی ئەەکەم جا ئەوە زۆر کێشەیە لە گۆرانی بێژە ئەم تێکچوونی دەنگە بێت و پێم وتی چکە گۆرانی بێژ دەنگی لە دەست بە
حاڵاتی لەوانێ نفسی زۆری لەسەر تاسیرەکە باشە چۆن بتوانین دەنگمان ئاسایی بکەینەوە بە ئینگلیزی پێوتێنە ریلاکس بکەینەوە چونکە ینی من ئەم شەو چەند لە بەدواتچوونم بۆ ئەم بەرنامێ بۆ تۆری بەرنمەکە چەند شتێکم بخوێندوەیەک لەوانە باسیەوە کرد کاتێک کە تۆ ئەخەوی دکتۆر کە بەیانی هەڵەسی دەنگت تۆزێک گۆڕاوە ئەم گۆڕانکاریە هۆکارەکەوەی کە دەنگەژەکانت ئیسراحەتێکی باشی وەرگرتووە لەگەڵ ئەوە باسی لە باوێشدانە کرێ و هەر کاتێک تۆ باوێشکردا جارێکی دیکە دەنگت ڕیلاکسەکەیتەوە بەڵێ ئەمانە چۆنم خۆی تەواوە ئەو ڕاستە باسی ئەومان نەکرد مەسەن تۆ کە قسە ئەەکەی یا مەسەن ئەو کەسانی کە قسە ئەەکەن دانیشتوی سە من تۆ دانیشتو یا لە شوێنەکە هینەکە چۆنێتی وەستانە یعنی مەسەن کە من دانیشتوم مەسەن ئەگەر ئاوا دانیشتم زەخت کەم لەسەر ئەمە و ئەمەم دەنگم تێگەچێ لەبەرەوە تۆڵێ بێ کە قسە ئەەکەیت و لە شوێنەکە ئەبی بووی دەنگێ بە ئیسراحەت بڕوا و زەخت نەکەوێتە سەرژەکانی دەنگێ خۆ دەبێت ڕێککەیتەوانێ سەر تۆزێ بەرزکەیتەوە ملێ بەرزکەیتەوە ها دایمەن تۆ مەلاحەزە کردو گۆرانی بێش کە گۆرانی ئەڵێ دایمەن سەری بەرزە قەت گۆرانی بێشێکی بتو ئاوا گۆرانی بڵێ هەر هەمووی کە گۆرانی یا کە مەقام ئەڵەیە دایمە سەری بەرزە بۆ ئەوە تەدریبیان پێەکەن ئەوانەی کە هەیە مدەرب هەیە بۆ ئەو شتانە دایمە ئەڵێ بێ سەرێ بەرز بێ ئەمە ئەو اینجا شتێکی تریش هەیە وەختی تەلەفۆنکردن مشکلەیە ئێستا تەلەفۆنکردن کە ئێمە تەلەفۆن ئەەکەین خاصم بە مۆبایل ئاگامان لە خۆمان نامێنێ کەسمان نازانی تۆ چیەکەی هەڕەسی ئەڕۆی دانیشتوی ئەوە هەمووی کاریگەریە لەسەر دەنگەژەکان لەبەرەوە کە تۆ تەلەفۆن ئەەکەی بە مۆبایل کە ئەگەر بە پێوەبی ئەبێ ڕێک بۆسی سەرە بەرز بێ و بە ئیسراحەت دایمەن هەناسی قوڵ بیتەوە دایمەن یعنی ریلاکس بی نەبی زۆر زەخت کەیت و ئەوە بکەیت لە خۆت وەختی تەلەفۆنکردن هەتا وەختی ئێستا من لەم بەرنامەکە دانیشتم نابێ خۆم زەخت لە خۆم کەم نابێ خۆم ئەبێ خۆم ریلاکس کەم خۆم ڕێککەم سەرم تۆزێ بەرز کەم بۆ ئەوەی ئەو ژیانی دەنگەکە کاریگەریش ئەمە هەمووی زەختە ئەچێتە سەری عەزەڵەی هەمووی زەختە ئەچێتە سەری ئەوە زۆر زەڕوریە دکتۆر دوا ڕێنمایی تۆ چییە؟ دوا ڕێنمایی ئەوە و کەسانی کە مەسەلەن هەیە مەسەن خۆی هەیە خۆشی زۆر کەسی خۆی تۆزی حساسە یعنی دەنگی زوو تێگەچێ مەسەن سیرەکەی تۆزێ زیاد قسە بکات دەنگی تێگەچێت تۆزێ سەرمای بێت دەنگی تێگەچێمانە هەروەکو ڕێنمایی کە پێوتی ڕۆژانە مەسەلەن 8 گلاس تقریبا بەلایانی کەمەوە 8 بۆ 6 گلاس ئاو زوو بخواتەوانێ ئەو سەختە نەکات زۆر کەس ئەوە ئەکرێت بە خو دوایی تێکێت دانیشتۆ واکە دانیشتۆ واکە ئەویش بۆی ئەوەیە کە مەسەن تۆزە ئیفرازاتە کۆ بێتەوانە بەس کە تو ئەو خوارانە زیاتر نەهی نەبێتەوە یعنی نەرمە بێتەوە وەختە تۆ توانی بە ئاسانی قوت بدرێ ئەو ئیفرازاتە توانی فڕێ بێمانە و خواردنی دروست بخۆی مەسەن شلەمەنی دروست بخۆی مەسەن نەک شتێ بخۆی شلەمەنێکی ترش و تون و تیژ بخۆیت ئەبێشتی باش بخۆی مەسەلەن کە هینێکت هەبێ زۆر مەسەن شیرەمەنیەکان نەخۆی کە مەسەن بتوانی ئیلقایەکە هەبێ محازەرەیەکە هەبێ یا بتوانی زۆر قسە ئەەکەی پێشەوە مەسەن کاڵێ ئەچی ئەلکۆهۆل مەسەن باش نییە قاوە و چاو ئەوانە باشن بە قاوە مەسەن کافاینی زۆری دیانە بێ بۆی تووشی قوڕک وشک بوونەوە نەکە ئەوانە هەمووی زەروریەمانە سەودت بەکارنەهێنی بەغەڵەت مەسەن من بانگی تۆکەم لە دوورەوە لە پرس بەکاری هێنم تێگەچێ ئەو وەختە چابوونەوەی تۆزە زەحمە دەبێ زۆر باشە دکتۆر یادگار شەوقی پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوتوگێ و بیستن زۆر سوپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵ مابووی خۆشحاڵێک زۆر سوپاس بۆ ئێوەش زۆر سوپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان زۆر مەمنون زۆر سوپاس خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لێسەدا و چانی گوردەنگری